ئەو دەنگە گەورەی ئەمڕۆ لە سلەیمانی بیسرا تەقینەوەی نارنجۆشێک بوو بەڵام کردەوەی تیرۆریستی نەبوو. لا دهۆک لە دۆخێکی گوماناوی 18 کەس گورچیلیان لە کار کەوتووە. سڵاوتان لێبێت. نیوەڕۆی ئەمڕۆ دەنگێکی بەهێز لە سلەیمانی بیسراوە بڵاوکرایەوە گویا ئۆتۆمبیلێک تەقی بێتەوە. بەڵام کاتێک پەیامنێری سلەیمانی 964 لە شوێنی ڕووداوەکە نزیک بووەوە دەرکەوت دەنگەکە تەقینەوەی نارنجۆچێک بووە لە ژێر ئۆتۆمبیلێک. خاوەنی ئۆتۆمبیلەکە قەرزار بووە و خاوەن قەرزیش نارنجۆکەکەی بۆ داناوەتەوە. ڕووداوەکە لە نزیک فولکەی نالی لە سەنتەری شاری سلەیمانی ڕوویداوە. شایەت حاڵەکان لە شوێنی ڕووداوەکە قسەیان بۆ 964 کرد وتیان بەهۆی تەقینەوەی نارنجۆکەکە هەر چوارتای ئۆتۆمبیلەکە تەقیون بەڵام هیچ زیانێکی گیانی لە دوای خۆی بەجێ نهێشتووە. تا ئێستا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هیچ لێدوانێکی فەرمی یاخود ڕوونکردنەوەیەک لەسەر ئەم ڕووداوە نەدراوە. بەپێی قسەی شایەت حاڵەکان بێ کردەوەکە تیرۆریستی نەبووە و کێشەی کۆمەڵایەتی بووە. لا دۆخێکی گوماناوی و نەزانراودا لە کۆی 300 نەخۆشی گورچیلە لە دهۆک 18 لەو نەخۆشانە گورچیلیان لە کار کەوتووە. کەسوکاری نەخۆشەکان هۆکارەکەی بۆ ئەو چارەسەریە گەڕێنەوە کە ساڵێک لەمەوبەر لە نەخۆشخانە پەیاندراوە. هەرچی نەخۆشخانەشە دەڵێت ئەوەی پەیاندراوە لە ژێر چاودێری پزیشکەکان بووە. ئەمڕۆ پێنجشەمە کەسوکاری نەخۆشەکان گردبوونەوەیەکیان ئەنجامدا و کەسوکاری یەکێک لەو نەخۆشانە کە هاوسەری گورچیلێکی لە کار کەوتووە بە 964 ورد ساڵێک پێش ئێستا هاوسەرەکەم گورچیلەی چاندووە و حەبێکی وەرگرتووە کە کەمتر بووە لە 9 میلیگرام. بەڵام ماوەیەکە گورچیلەی لە کار کەوتووە و ئێستاش لە ژێر چاودێری پزیشکیدایە و باری تەندروستیشی نازێژیرە. لا بەرامبەردا شاکر سەلیم بەڕێوەبەری سەنتەری نەخۆشخانەی گورچیلە لە دهۆک بە 964 ورد ئەو جۆرە حەبەی بە نەخۆشەکان دراوە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ڕەزامەندیان پێدراوە. بە پێی لیژنەیەک و لە ژێر چاودێری پزیشکانیش نەخۆشەکان وەریان گرتووە وتیشی لیژنەیەک لە وەزارەتی تەندروستی پێکهێنراوە و هاتوونەتە دهۆک بە دوواداچوون بۆ بابەتەکە ئەکەن و هەفتەی داهاتووش ئەنجامی لێکۆڵینەوە و پشکنینەکان دەرەچن. ئەمڕۆ دوو ڕووداوی خنکان هەبووە. یەکەمیان ڕووداوێکی هاتوو چۆ بووە لە ڕێگای نێوان چۆمان سۆران کە ئۆتۆمبیلێک کەوتە ناو ڕووبار و شۆفێرەکەی گیانی لەدەستدا. دووهەمیشیان سەر لە بەیانی ئەمڕۆ لە دهۆک لەلایەن تیمی غەواسی بەرگری شارستانی و پارێزگایە تەرمی ئەو مێرد منداڵیان دۆزیەوە کە دوو ڕۆژ لەمەوبەر بێسەر و شوێن بوو. ڕووداوەکەی سۆرانە نزیک پردی بنچێران ڕوویدا و ئەوەی دهۆکیش لەسەر ڕووباری ئاوی شین بوو. بێوار عەبدولعەزیز وتەبێژی بەرگری شارستانی دهۆک بە 964 ڕاگەیان دوێنێ جلوبەرجی ئەو مێرد منداڵیان لەسەر ڕووبارەکە دۆزی بووەوە. ئەمڕۆ دوای چاودێریکردنێکی ورد و بەردەوامیان توانیان تەرمەکەی بدۆزنەوە کە مێرد منداڵەکە تەمەنی 17 ساڵە و خەڵکی کۆمەڵگای سیریەی سەربا ناحیەی شیلازێ بوو وتیشی تەرمەکەیان ڕەوانەی پزیشکی دادی ئامێدی کردووە. ئەم ساڵ هاوڵاتیەکی دانیشتووی گوندی پشت ئاشان لە بناری قەندیل لەسەر ئەرک و ماندووبوونی خۆی پردی گوندەکەی نوێ کردەوە. پردەکە تاکە ڕێڕەوە کە گوندەکەیان بە گوندەکانی چاردەورەی لە بناری قەندیل لەبەستێتەوە. هاوڵاتیەکە ناوی مام ئەحمەد خدرا دارەڕێیەکی تازەی بەسەر دوو نیرگەداری ئەستوردا دروست کردووە و ئەمبەر و ئەوبەری ڕووبارەکەی بەیەکەوە بەستۆتەوە. ساڵانە پردەکەی گوندی پشت ئاشان لە بناری قەندیل بەهۆی کۆنبوون و داڕزانیدارەکان و هەروەها بارانی زستان تێک ئەچێت و زۆربەی جاران لەلایەن هاوڵاتیان چاکراوەتەوە. ئەوە نەبێت جارجارە شارەوانی بناری قەندیل چاچی کردوتەوە. پێشتر دڵشێر ئیبراهیم هاوسەرۆکی شارەوانی بناری قەندیل بە 964 وتبوو کە پردەکەی پشت ئاشان زۆر هیلاک و ماندوو بووە. چەند جارێکیش نۆژەنیان کردوتەوە. وتیشی پێشتر نووسراوی فەرمیمان بۆ ئیدارەی پشتدەر ناردووە و لەو کێشەیە ئاگادارمان کردوونەتەوە. داوامان کردووە پردێکی ئاسنینیان بۆ دابین بکەن بەڵام تاکو ئێستا دەڵێ وەڵامیان نەبووە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.